ئەم جارە ئەوەی کە زۆر گرنگە لە تێڕوانین لەم نمونەی کە لە بەردەستمانایە بریتیە لە هۆکاریشی مردنی ناوخۆیی. باگەڕانەوە بۆ داتاکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بۆ سوپاسەوە کە پێیان داوین. ئەگەرچی هەوڵمان ناهی هەموو کوردستان دەست بخەین بەڵام دەستمان نەکەوت. باگەڕانەوە بۆ داتاکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی پرسیارەکە ئەوەیە خەڵک بۆ هۆی فیشەک و دەمانچەوە ئەم کەسە زیاتر ئەگەری مردنی هەیە یان بەهۆی جگەرە و نێرگەلەوە و جۆرەکانی تری دووکەڵکردن لە ڤەیپ و لە جگەرەی ئەلکترۆنی و ئەمانی تر. ئەمەڵقەی چارە تایبەتە بە جەڵتەی دەماغ وەک دووهەم باوترین هۆکاری مردن لە دنیاە. ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەوە دەرەخا لە ماوەی ساڵانی 2013 تاوەکو 2018 11,113 کەس جەڵتەی دەماغ لێی داون. با مانایەکی تر لە ماوەی 5 ساڵی ڕابردووە هەموو ساڵێک بە تێکڕا نزیکەی 2250 کەس جەڵدە لێی یاون و لەم ژمارێکەوەتان باسکرا لەو 11,000 کەسە بە تێکڕا لە ماوەی هەر 5 ساڵەکە 1487 کەس واتە نزیکەی 1500 کەس بە جەڵدە مردوون. با مانایەکی تر ساڵانە 300 کەس بە جەڵدەی دەماغ ئەمرن. ئەگەر هەموو ژمارەکان تۆزێک گورتتر و ئاسانتر و سادەتر بکەینەوە هەموو ڕۆژێک 6 کەس لە شاری سلێمانی هەموو ڕۆژێک 6 کەس لە شاری سلێمانی جەڵدەی دەماغ لەیانەیە و هەموو هەفتەیەکیش 6 کەس لە شاری سلێمانی بە جەڵدەی دەماغ ئەمرن. واتە ئەگەر ئەم هۆڵۆگرامی ئێمە هەمانە لە شاری سلێمانی بژی هەموو ڕۆژێک 6 ئاوا جەڵدەی دەماغ لەیانەیە و هەموو هەفتەیەکی 6 کەسی ئاواهی بە جەڵدەی دەماغ ئەمرن. لە کاتێکە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە تەنها 640 کەس بە فیشەک مردوون. واتە بە تێکڕا بە 2 هەفتە جارێک ئینجا 5 کەس بە فیشەک ئەمرن.